لە دوای سووتانی بازاڕی لەنگەی هەولێر خاوەن دوکانەکانی ئەو بازاڕە خۆڵ و خاشاک و بینا سوتاوەکانیان تێکدا و سەر لە نوێ دەستیان بە بنیاتنانەوەی بیناکانیان کرد و داواش لە حکوومەت هەرێمی کوردستان دەکەن کە خزمەتگوزاریەکانیان بۆ دابین بکات تا بتوانن ڕەوڕەوەیان و کار و کاسبیان دەست پێ بکەنەوە. پرۆژەکە تا ئێستاکە بە شێوازی زۆر باش بەرەو پێش چووە وەکو سوستان ڕاستە کارەساتی قورس بوو بەڵام ئەلحەمدولillah پرۆژەکە بەرەو ئاقارەکی ڕوون و گەشتبین دەڕوا و وەکو داواکاریشمان داواکاریمان زۆرە لە حکوومەت هەرێمی کوردستان بەڕاستی هەم لە سەرۆکی حکوومەت هەم لە پارێزگا هەم لە سەرۆکی شارەوانی ئەو پرۆژەی تا ئێستا دەست پێکردی ئەوەندەی کە لە ئەستۆی ساحب دوکانەکانە بە شێوازی زۆر باش بەرەو پێش چووە ئەوەی کە ماشە حکوومەتی هەرێمی کوردستان شێوازی دووبارەکە وەکو برێ ڕێگەی ئاو ڕێگەی کە کارەبا و هەم سەلامەتی لە ڕووی ئاگرکوژێنە و شێوازانش ئەوزە بەس ئەوە گرنگ نییە ئەوە ئێستا ئەمە ئیشەکە خۆمان زوو دەکەین بەس گرنگ ئەوەیە کە حکوومەت یعنی خەدەماتەکەی ئەوەی مایە ئەو عادیویە ئەو زۆر لە بۆ ینی بە زووترین کات ئەومان لە بۆ تەواو هیچمان نەما هاوا لە سفر دەستمان پێکردەوە تابعاان ئەو هەموو شتەکە دیارە هەموو شتەکە بوویتە ڕەژوو تێدەگەی ئەوزە هەرچەند یارمەتی ئەو خەڵکێ بدا هێشتا کەم و قەرەبوو ناکرێتەوە بەڕاستی. ئەنجومەنی بازاڕی لەنگە ئاماژە بۆ ئەوە دەکات لە ئێستادا لە سەدا 80 بنیاتنانەوەی بیناکانیان تەواو بووە و بەوتەی خۆشیان ئەوەی ماوەتەوە ئەرچی حکوومەتی هەرێمە کە خۆی لە دابینکردنی خزمەتگوزاریەکانی ئاو و کارەبا و ئاگرکوژێنەوە دەبینێتەوە. دوای ئەو کارەساتێک کە بەسێمە هات ئەمە زۆر شکرینەوە لەلایەن خوا هاتووە ئەوەی کە لە ئەرچی مێیە بلۆکە و سەرگرتنەکەیە 1970 تەواو بووە وەک ئەوەی حکوومەتیش بەخۆی پێگوتین ئینشاڵڵا قەرەبۆکەش ڕوا من دەستم پێکردووە لە چلمەتری ئەوانی کە زیانیان کەتێ ناوەکانیان دەنووسین بەگوێری ئەوەی کە کابرا لەنگەی هەبووە یان نمونە کابرا قوماشێ بووە یان دوکانی کەمالیات بووە یەک بەیەک دەنووسین لەسەر داواکاری حکوومەت. شەوی 25 مانجی ڕابردوو بازاڕی لەنگەی شاری هەولێر لە درەنگانی شەو ئاگری گرت و دوای زیاتر لە 10 کاتژمێر ئاگرەکە کۆنتڕۆڵ کرا بەڵام زەرەر و زیانێکی بێئەژماری لە دوای خۆیدا بەجێهێشت بە جۆرێک نزیکەی 2000 دوکان بە تەواوی کەلوپەلەکانیەوە سووتا هەرچەندە بەرپرسانی پارێزگای هەولێر ڕایان گەیاند کە ڕووداوەکە بەهۆی شۆرتی کارەباوە بووە بەڵام ئەم وتانە گومانی هاوڵاتیان و بەشێک لە پەرلەمانتارانی نەشاردەوە کە پێیان وابوو دەستێک لە پشت سووتانی بازاڕەکەەوە بووە. زریان سدیق کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.